سڵاوتان لەبێ. وتەبێژی فەرمی پارتی دیموکراتی کوردستان ڕایگەیان هەوڵەکانیان بۆ دووبارە کاندیدکردنەوەی مەسعود بارزانی سەرۆکیەرەمی کوردستان دەخەنە گەڕوم. مەلا بەختیاریش دەڵێ خۆ کاندیدکردنەوەی بارزانی بۆ جاری سێم تاوانە پەرلەمانی کوردستان دەتوانێت یەکلایی بکاتەوە. جافەری مێنێکی لە لێدوانێکیدا بۆ ڕۆژنامەی هاوڵاتی بارزانی ڕایگەیاندووە ڕاستە هەندێک ئیشکالێتی یاسایی هەیە کە هەڵبژاردن ڕاستەوخۆ بەیان ناڕاستەوخۆ، بەڵام دەکرێت بە دوای تەفسیرێک بگەڕین نەک ئێمە وەکو یاساناسان تەفسیرێکی بۆ بکەن. بابوونی یادی 115 ساڵی دەرچوون یەکەمین ڕۆژنامەی کوردی و ساڵیادی ڕۆژنامەگەری کوردی حکوومەتی هەرێم پەیامێکی بڵاو کردەوە سەر ڕای پیرۆزبایی لە ڕۆژنامەنووسان ڕاشگەاندووە ئەو ئازادی بۆ کاری ڕۆژنامەنووسی لە هەرێم بوونی هەیە لە زۆربەی وڵاتانی گیان و ناوچەکە بوونی نییە. حکوومەتی هەرێمی کوردستانیش لە پەیامێکدا ئاشکرای کردووە ئەوان شانازی بۆ دەکەن کە ئازادی ڕۆژنامەوانی بۆ هەموو لایەک بەبێ هیچ سانسۆر و چاودێریەک فراهم کراوە و یاسای ڕۆژنامەنووسانی کوردستان بە شێوەیەک ئازادی ڕادەربڕین و ئازادی کاری ڕۆژنامەگەری دەستنیشان کردووە کە زۆربەی وڵاتانی گیان و ناوچەکە ئەو پانتایە فرانە بۆ ڕۆژنامەنووسان بواری پێنەدراوە. سەرۆکوەزیرانی عێراق بەڵێنیدا لێ پێچینەوە لەگەڵ هەر کەسێک دابکات کە فشار بخاتە سەرکاری کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان. نووری مالکی لە لێدوانێکدا تاکیدی کردەوە حکوومەتی اتحادی ڕێوشەنی توندی گرتوۆتە بەر بۆ ڕێگریکردن لە ئەنجامدانی هەر جۆرە فشارێکە بخرێتە سەر کارەکانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان و باڕاستەیەکی ببە کە لەگەڵ ئازادەکانی دەنگدەراندا یەک نەکرێتەوە. ئەیتلافی نیشتیمانی سووریا هێزەکانی حکوومەتی بەشار ئەسەدیان بە ئەنجامدانی کۆمەڵکوژێکی مەترسیدار لە ناوچەیەک لە خۆراوی ڕیفی دیمەشق تۆمەربار کرد کە بەهۆی لانی کەم 85 کەس کوژراون. لە بەیاننامەیەکدا ئەیتلافەکان ماچی بۆ کردووە کە ژمارەی قوربانەکان بۆ سەدان کەس بەرز بۆتەوە و زۆر بەشیان ژن و منداڵن. داواشی لە هاوڵاتیانی سووریا کرد بە هانای ئەو ناوچە کارە ساتبارەوە بچن. بەهۆی ئەو بوومە لەرزە بەهێزەی کە ڕۆژی شەممەی ڕابردوو بە گوڕی 6.6 پلا بە پێوەری ڕەختەر ناوچەی لوشانی لە هەرەمی سیشوان لە باشووری خۆراوی چین 1970 کەسگیانیان لەدەست و زیاتر لە 10,000 تریش وەریدنار بوون. پەیمانگای جۆفیزیای ئەمریکا ئاشکرای کردووە کە بوومە لەرزەکە لە قوڵای 12 کیلۆمەتر لە ژێرزەویدا بۆ پەردێکی شروخاوە و زیانی مادی بە زۆرێک لە باڵەخانەکان و خانووی هاوڵاتیانی گەاندووە. ژمارەیە گەردووناس توانیوانە دوو هەسارە لە بۆشای ئاسماندا ئاشکرا بکەن کە پێیان وایە باشترین ژینگیان هەیە و کەشی سەرڕۆکەشان بۆ هەبوونی ژیان زۆر لەبارن. با پشتبەستن بە تەلەسکۆپی ئاسمانی کێبلەر کە سەر بە ئاژانسی ناسای ئەمریکا زانایان پێیان وایە کە ئەو دوو هەسارە لە چواردەوری یەک ئەسێرە بەناوی کێبلەر 62 دەسۆڕێنەوە ئەگەری ژیان لەسەر ڕۆکانیان زۆر گونجاون و لەبارن. وتیشی قەبارەی هەریەک لە هەسارەکان هێندەونیوێکی گۆی زێوی و پێشبینیش دەکرێت ئەو لەسەر ڕۆکانیان بوونیان هەبێ. ئەمریکا داوا لە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکوەزیرانی تورکیا کردووە باشتر وایە لە ئێستادا سەردانەکەی بۆ کارتی غەزە دوابخە. جۆن کێری وەزیری دەرۆی ئەمریکا ڕایگەاندووە وڵاتەکەی بە ڕەجەب تەیب ئەردۆغانی ڕاگەاندووە باشتر وایە ئەو سەردانی بۆ کارتی غەزە دوابخە کە بڕیارە لە کۆتایی مانگی ئایار ئەنجام بدرێت. ورتێ لەواڵەکانتان پێشکەشکرا. شاد و بەختەوەربن.